بە گۆرانی و بە سەما و هەندێک جاریش بە شمشێر و پرچی درێژەوە سۆفیەکانی یادی پەروەرێنیان دەکەنەوە. تۆ دەزانی شێخ مەحموودی حەفید و جەلال تاڵەبانی دوو کەسایەتی دیاری کورد بوون کە کاریگەری ڕێبازی قادریان لەسەر بووە یان تا ئێستا بەرگوێت کەوتووە کە تەریقەتی نەقشبەندی لەسەر دەستی مەولانا خالیدی شارەزووری دامەزراوە. سڵاوتان لێبێت لە نیابەختیارم ئەمڕۆ چیرۆکی پشت سۆفیگەری و پەرستشە جیاوازەکانیتان بۆ باز دەکەم. سۆفیگەری هاوشانی مێژووی دروستبوونی مێژووی دژایەتیشی هەیە کە پەیڕەوانی تەمەنیان بۆ خوداپەرستی تەرخان دەکەن. سەرەتا سۆفیگەری هەوڵێکی تاکەکەسی بوو، بەڵام لە ئێستادا خاوەنی ڕێبازێکی تایبەت بە خۆیانن. بۆ یەکەم جاریش لە پێش کۆتایی سەدەی دووەمی کۆچی و سەرەتای سەدەی سێیەمی کۆچیدا دەرکەوتن. سۆفیەکان ئەو دەروێشانن کە بانگەشە بۆ خۆپاڕاگرتن لە فەرمانی خودا دەکەن. ئەوان دەڵێن سۆفیگەری لە تێڕامان و خوێندنەوەیەکی قوڵی قورئانەوە هاتۆتە بوون. پەیڕەوانیشی ژیانی سەرزەویان پشتگوێ خستووە و ڕویان کردۆتە ناخیان تا لە ڕێگەی دڵیانەوە پەیوەندێکی پتە و لەگەڵ پەروەرێنیاندا بنیاد بنێن. بەڵام هەندێک لە شارەزایان دەڵێن کە ڕێبازی سۆفیزم پێش ئاینی ئیسلام بوونی هەبووە و واتای ناوەکەشی دەگەڕێتەوە بۆ وشی گریکی سۆفیا کە بە واتای ژیری دێت. بەڵام لای سۆفیەکان سۆفی لە وشەی سوفی عەرەبیەوە هاتووە کە بە واتای خوری دێت، چونکە لە کۆندا سۆفیەکان بەرگی خوریان پۆشیوە و لە پێناو خودادا بەرگی ناڕەحەتی خوریەکەیان گرتووە کە بەرجەستەیان کەوتووە. ئەو کەسەشی بۆ یەکەم جار وشەی سۆفی بەکارهێناوە ئەبوو هاشمی کوفی بووە، بەڵام ئەو کەسەی بۆ یەکەم جار ئەم نازناوی بۆ بەکارهێنراوە عەبدوڵڵای کوڕی محەممەدی کوڕی حەنیفە بووە. لە ڕۆژگاری ئەم ڕۆژماندا سۆفیزم ڕێبازێکی ئیسلامیە، بەڵام لای سۆفیەکان خۆیانەوە سۆفیگەری ڕێباز نییە و یەکێکە لە سێپایە گرنگەکەی ئاینی ئیسلام. سۆفیەکان لەگەڵ وتنەوەی دروشمە ئیسلامیەکاندا باوەڕیان بە کۆمەڵێک بیر و باوەڕ هەیە کە لە مسڵمانانی ئاسایی چیایان دەکاتەوە. ئەوان هەر پێنج نوێژە فەرزەکە لە کاتی خۆیدا ئەنجام دەدەن و ڕۆژووی مانگی ڕەمەزانیش دەگرن، هەروەها لە بەخشینی زەکاتدا دواناکەون و بە مەبەستی ئەنجامدانی فەریزەی حەجیش سەردانی ماڵی خودا دەکەن. لای ئەوان پەیماندان بە شێخێک یاخود پیر و خەلیفەیەکی سۆفی کە پیشەی ڕابەرایەتی کردنیانە وەک درێژەکەرەوەی پەیماندانە بە پێغەمبەری خودا. پەیڕەوانی سۆفیزم لە ناوچەکانی باشووری ئاسیادا لەسەر ئاوازی قوالی کە یەکێکە لە بەناوبانگترین مۆسیقاکانی ئەم ڕێبازە ناوەکانی پەروەردگار لە گۆرانی و خوێنەوەکانیاندا دەڵێنەوە. ئەوان مۆسیقا و سەما وەک ڕێگایەک بۆ گەیشتن بە خودا بەکاردەهێنن. لە هەمووشیان دیارتر سوڕانەوەی سۆفیەکانە بە دەوری خۆیاندا کە بە تێڕامانێکی چالاکی جەستەیی دادەنرێت و دەروێشانی لە حەز و هەوەسەکانی ناخیان دەپارێزێت و دەیانگەێنێتە سنووری کامڵ بوون. شێوازی خوداپەرستی سۆفیەکان لە سەرەتای پەیدابوونیانەوە بۆتە جێگەی ڕەخنە و دژایەتی کۆمەلگا، چونکە ئەوان پەرستش و جوڵانەوە و باوەڕێک پەیڕەو دەکەن کە لە قورئاندا ناوی نەهێنراوە و هیچ کام لە پێغەمبەرانیش بەو ڕێگایەدا نەڕۆشتون. هەر لەبەر ئەمەش ڕێباسی سۆفیگەری و ئەو شێوازە خوداپەرستیەیان لە لای زۆرینەی کۆمەلگاوە بە بیدعە و سەرپێچیکردنی فەرمانەکانی خودا دادەنرێت. مێژووی پەیدابوونی دەنگی ناڕەزایی لە دژی سۆفیەکان لەگەڵ دەرکەوتنی جوڵانەوەی وەهابیدا دەستی پێکرد لە سەدەی هەژدا. بەڵام سەرەڕای هەموو هێرشە ئایدۆلۆژیەکانی سەریان هێشتا موریدەکانی ئەم ڕێبازە لە زۆربەی وڵاتانی جیهاندا بوونیان هەیە و تەکیەکانیان بەڕێوە دەبن. لەم نێوەندەشدا چەندین سۆفی لەدایک بوون کە بوون بە ئەستێرەیەکی ناسراوی ناو سۆفیزم وەک حسێن بن مەنسووری حەلاج کە لە باشترین زاناکانی ڕێگەی سۆفیگەریە. دواتر محیەدین بن عەرەبیە کە بە شێخی گەورە و گۆگردی سوور و زاتە دەگمەنەکە ناسراوە. پاشتریش محەممەد کوڕی محەممەد حسێن بەهائەدینە کە بە مەولانای جەلالەدینی ڕۆمی ناسراوە. کوردستانیش لە کۆنەوە لانکەی ڕێبازەکانی سۆفیگەری بووە و سەرەتا بە ڕێبازەکەی شەهابەددین عومەری سەهرەوەندی دەستی پێکردووە. لە ئێستاشدا دوو ڕێبازی باوی سۆفیگەری لە کوردستاندا پەیڕەو دەکرێت کە ڕێبازەکانی قادری و نەقشبەندین. دامەزرێنەری ڕێبازی قادری شێخ عەبدولقادری گەیلانیە کە هەر کەسێکی شوێنی ئەم ڕێبازە بکەوێت بە دەروێژ ناو دەبرێت.
دەروێشانی قادری لە تەکیەکانیاندا بەدەم زیکر و هێنانی ناوەکانی خودداوە پرچی درێژیان لەگەڵ دەنگی دەفەکانی دەستیان دەجوڵێن و لە دیمەنێکی سەرنجڕاکێشدا یادی پەروەرێنیان دەکەنەوە. سنووری دینداریشیان بە خۆبریندارکردن بە شمشێر و شوشە هەڵدەسەنگێنن. لە ڕێگەی ئەم نمایشەشەوە پەیمانی خۆیان بۆ ڕێبەرەکەیان و بڕوابوونی تەواویان بە خودای گەورە دووپات دەکەنەوە. تەنانەت سەلاحەددینی ئەیوبی و شێخ مەحموودی حەفید و جەلال تاڵەبانیش ئەو کەسایەتی دیارانی کورد بوون کە کاریگەری ڕێبازی قادریان لەسەر بووە. سەبارەت بە ڕێبازی نەقشبەندیش کە لەسەر دەستی مەولانە خالیدی شارەزووری دامەزراوە، شوێنکەوتووی زۆریان لە ناو و دەرەوەی کوردستان هەیە، وەک شام و عێراق و ئێران و ئازربایجان و تورکیا و ئەفغانستان. شوێنکەوتووی نەقشبەندی بە پێچەوانەی قادریەوەیە کە بە بێدەنگی و بە بێ ئازاردانی خۆیان پەرستەشەکانیان ئەنجام دەدەن. لە کۆتاییدا و لەگەڵ هەموو ئەمانەشدا تا ئێستا سۆفیگەری ڕێبازێکی مشت و مڕهەڵگرە و لە ڕووی ناوەڕۆکەوە چەندین پێناسی جودای بۆ کراوە، بەڵام هەموو جارێک بە ڕێبازێک بۆ کۆکەرەوەی عاشقانی خوددا لەسەر ڕێگەی ئاینی ئیسلام ناوبراوە.